درۆنەکان سپەیامێکیان بۆ هەرێمی کوردستان پێیە. لە ئاسمانی کوردستان و دەوروبەردا دەنگێک دێت کە نامۆ نییە، بەڵام ئەم جارەیان پەیامدارن و کەس نازانێت لەکوێوە دێت و ئامانجی چییە. لە پاش ئاگربەستی ئێران و ئیسرائیل زنجیرەیە کێرشی درۆنی و موشکی ناوچەیەکی فراوانی لە زاخۆ تا گەرمیان و لە سلێمانیەوە تا کەرکووک هەژاند. درۆنێک لە نزیک کەمپی ئاوارەکان لە زاخۆ، یەکێکی تر لە پاڵاوگەی بێجی، موشک لە کەرکووک، دوو درۆنیش لێک شەودا لە سلێمانی لە نزیک بارەگایەکی سەربازی و قوتابخانەیەک. نوێترینیشیان ڕۆژی پێنجشەممە لە گەرمیان و شەوەکەشی لە کەرکووک. ڕووداوی جیاواز لە شوێنی جیاواز، بەڵام یەک پرسیاری هاوبەش دروست دەکەن: ئەم هێرشانە پەیامی چین و بۆچی لایەنە فەرمیەکان بێدەنگن؟ فەریقی یەکەم جەباریاوەر، ئەمینداری پێشووتری وەزارەتی پێشمەرگە، زەنگی مەترسی لێ دەدات. ئەو پێی وایە ئەم ڕووداوانە تەنیا هەواڵ نین، بەڵکو پەیامی ئاگرین و سەرەتای قۆناغێکی مەترسیدارن. بە بڕوە یاوەر کاتێک هێرشەکان لە کاتێکی نزیک و بە هەمان شێواز بە درۆن و موشک ئەنجام دەدرێن. 100% سەرچاوەیەکەیان یەکە، بەڵام ئامانجەکان جیاوازن. لە بارگای حیزبی و فڕۆکەخانەوە بگرە تا پاڵاوگەی نەوت و کەمپی مەدەنی. پرسیارە سەرەکیەکە لێرەدایە: ئەگەر تورکیا یان ئێران بوونایە، خۆیان باشکرا دەیانوت ئێمەین. کەواتە بۆچی ئەمجارە هیچ لایەنێک بەرپرسیارەتی هەڵناگرێت؟ یاوەر وەڵامێکی گومان ئامێز دەداتەوە و دەڵێت ئەم بێدەنگیە گومانەکان بەرەو ئەوە دەبات کە سەرچاوی هێرشەکان ناوخۆی و شاراوە بن. بەڵام ئەم پەیامە ناوخۆیە چی دەوێت؟ جەباریاوەر پێی وایە کێشە هەڵپێسێراوەکانی نێوان هەولێر و بەغدا هۆکارێکن و لێکەوتەکانی شەڕی ئیسرائیل و ئێرانیش هۆکارێکی تر. سەرباری ئەم مەترسیانە ناحکومەتی هەرێم و ناحکومەتی عێراقیش هیچ لیژنەیەکی لێکۆڵنەوەی هاوبەشیان پێک نەهێناوە. پارێزگاری سلێمانی و وتەبێژی دەستگای ئاسایشی هەرێمیش جگەلەوەی بڵێن لێکۆڵینەوە بەردەوامە، هیچ زانیاریەکیان نەدرکاندووە و حکومەتی هەرێمیش بێدەنگە. ئەم بێدەنگیە فەرمیە گومانەکان بەلای جەباریاوەرەوە تۆختر دەخاتەوە کە ڕەنگە ئەمە پێشهاتێکی قۆناغێکی مەترسیدار بێت. کەواتە درۆنەکان تەنیا پارچە ئاسنێکی تەقیو نین، بەڵکو نامەی هەڕەشە ئامێزن کە لە ئاسمانەوە دەنێردرێن. نامەیەک کە ڕەنگە بۆ چارەسەری کێشەکانی نێوان دوو پایتەختەکە هەولێر و بەغدا بێت، بۆ ئەوەی چارەسەری کێشەکانیان قوڵ نەکەنەوە و چارەسەریان بکەن، یاخود کێشەکان قوڵ بکاتەوە، یانیش پەیامێک بێت بۆ ناوچەکە کە خۆیان لە ململانەی زلهێزەکان بە دوور بگرن. پرسیارەکە لێرەداوەیە: ئایا بەرپرسیانی هەرێم و عێراق ئەم پەیامە وەردەگرن پێش ئەوەی درەنگ بێت، یان چاوەڕێی قۆناغێکی مەترسیدار دەکەن؟ ئەمە پرسیارەکە کە وەڵامەکەی لە بێدەنگی مەترسی لێ دەخوێندرێتەوە.